ڕێکخراوە مرۆییەکان هەوڵەکانی خۆیان چڕ کردوێتەوە بۆ بەهاناوەچوونی خەڵکی سیڤیل لە کاتێکدا هەروە دێ و دەنگی نیگەرانیان بەرامبەر ڕەوشی مرۆیی لە سووریادا زیاد دەکات. یاسای نێونەتەوەی مرۆڤایەتی دەڵێت پێویستە خەڵکی سیڤیل پارێزراو بن، شەڕانگێزەکان نەیانگرێتەوە. ڕێکخراوی نێونەتەوەی خاچی سوور جەخت دەکاتەوە لەوەی نابێت مرۆڤ وەک کارتی فشار بەکاربهێنرێت. ڕێکخراوی نێونەتەوەی خاچی سوور لە ڕۆژهەڵاتی غۆتەوە دەستی کردووە بە گواستنەوەی ئەو کەسانەی دووچاری نەخۆشی قورس هاتوون بۆ دیمەشقی پایتەخت، بە تایبەتیش ئەو منداڵانەی تووشی شێرپەنجە بوون. قورسە بگوترێت ئەم پرۆسەی گواستنەوە چەندێک دەخایەنێت، چونکە بەپێی ڕێککەوتنی لایەنەکان ڕێگە دراوە تەنها 29 کەس لەوانەی نەخۆشی سەختیان هەیە بگوێزرێنەوە. تا ئێستا توانراوە تەنها بەشێکیان بگوێزرێنەوە، هەر بۆیە ناتوانم بڵێم کەی ئەرکەکەمان کۆتایی پێدێت. بێ لە خاچی سوور ڕێکخراوی تری ژەن بەشدارن لە هەوڵەکان بۆ ڕزگارکردنی خەڵکی سیڤیل لە سووریادا بە تایبەتیش نەخۆشەکانیان. بەڵام ئەم هەوڵانە بەبێ ڕەخنە لێگرتن نەبووە. هەندێک لە ئێمە کە ڕاستەوخۆ بەشداریمان لەم هاوڵانەدا هەبووە ڕەخنەمان لێ گیراوە چونکە لەگەڵ بەشار ئەسەددا قسەمان کردووە. بۆ خۆم 25 ساڵ سەرباز بووم و دەشبێت لەگەڵ ڕێکەبەرەکانماندا هەوڵمان هەبن دەناچۆن بەرەو پێشەوە چوون بەدەست بێنین. لە وەتای ساڵی 2013ەوە هێزە سەربازیەکانی سەر بە بەشار ئەسەد گەماروی نزیکەی 400,000 کەسی سیڤیلیان داوە لە غۆتە لەگەڵ ئەو هەموو هەوڵەی نەتەوە یەکگرتوەکان دەیدات بۆ هێورکردنەوەی ئەو ئابڵوقەیە. ئاوارەکانی تریش لە ناو سووریادا بێبەش نین لە مەینەتیەکان، بە تایبەتیش لە ئێستادا کە کەوتونەتە بەرزەبری زستانی ئەم ساڵ وەک ئاوارەکانی ئەم ئۆردوگایی باکووری حەڵەب لەسەر سنووری تورکیا. هیچ ئامێرێکی گەرمکەرەوەمان نییە، هیچ یارمەتیەکمان نییە. سەرمان ڕقمان دەکاتەوە، ئاگری تەباخەکان بەکاردێنین بۆ خۆ گەرمکردنەوە. ئەگەر نەبوو ئەوە بە تۆکانمان بەکاردێنین. لە ڕەوشێکی ناهەموار دەژین، هاوسەر و منداڵەکانمان بێکارن، هەژار و نەدارین. بەس خوا یارمەتیمان بدات، ئیتر نازانم لەوە زیاتر چی بڵێم. لە تەواوی زستاندا تا ئەژنۆمان لە قوڕولی تاودایە هەوڵ دەدەین لێواری دەوارەکانمان بە قوڕ بگرین، بەڵام ئاو هەر دزە دەکاتە ناو دەوارەکانەوە. نەسوتەمەنیمان هەیە، نەکەس بە تنگانەمانەوە دێت، تەنانەت پەتوشمان نییە. لە نێو ڕووداوەکانی ئەوەی بە بەهاری عەرەبی ناودێردەکرا دەشێت شەڕی ناوخۆیی سووریا بە خوێناویترین شەڕ بزانرێت لە پێناو بەهارێکدا کە هەر هیچ نەبێت تا ئێستا تەنها وەرزی خەزانی بە خەڵکی سیڤیلی ئەو وڵاتە بە شەڕوێران بووە بەخشیوە.